مەراسیمی ناساندنی پرۆژەی دۆکومێنتکردنی مێژووی هەڵەبجەیە. پرۆژەکە لە سەرەتای کارەکانیەتی و لە ڕێگەی بۆردێکی تایبەتەوە لە گەشت بوارەکاندا سەرجەم بەڵگا مێژوویەکانی ڕابردووی هەڵەبجە کۆ دەکرێتەوە. هەچی هەیە سەبارەت بە هەڵەبجە ئەیخێنە ئەو وێبسایتەوە مەسەلەن هەچی نووسین هەرچی کتێبە خۆ دەزانی بە سەدا کتێب نووسەرەکان شاعیرەکانیان شاعیرە هەڵەبجەیەکان کە هەن ئەوەی پێویستە بە هەڵەبجە ئێمە خێنەوە وێبسایتەوە هەچی فیلمی دۆکۆمنتاریە پێویستە بە هەڵەبجە خێنە وێبسایتەکەەوە هەچی فیلم کراوە ئەی خێنە وێبسایتەکەەوە یعنی هەرچی هەیە و نییە مەسەلەن ئەو کۆم برادرانەمان نیسکلۆپیداکەن ئەو نیسکلۆپیدا ئەم تەرەچێتەوە ناو ئەم پرۆژەی ئێمە. پرۆژەکە ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە ئەنجامی دەدات و مامۆستایان و شارەزانی بواری مێژوو دەڵێن پرۆژەکە گرنگە هەرچەندە بۆ دیکۆمنتکردنی مێژووی هەڵەبجە درەنگ کەوتوین و بەشێکی زۆری بەڵگە و دۆکۆمنتی شارەکە لە پێشووتردا لە ناو چوون. شاری هەڵەبجە لەبەرەوەی تایبەتمەندێکی تایبەتی هەیە لە شارەکانی تر ناچێت لەبەرەوەی دووچاری چەندین کارەسات بۆتەوە لە هێشتاوەشکی میاباران و دواتر چۆڵکردنی شار و خاپورکردنی بەشێکی زۆر لەو وێنە و دیکۆمنت و ڕسم و حتا ئەو خەڵکانی کە شارەزامون لەو بوارەیە بۆهۆی ئەو کارەساتانەوە نەماون کەواتە زۆر زەڕورترە بۆ شاری هەڵەبجە لەبەرەوەی لە قۆناغەکانی تەمەنی ئەم شارەیە دووچاری فەوتان و وێرانکردن و ئاوارەبوون و ڕوخان بۆتەوە زۆر گرنگترە لە شارەکانی تر کە بایەخ بە بابەتی ئەرشیفکردن و دیکۆمنتکردنی مێژووی هەمەلایەنە و هەمە بوارەی شاری هەڵەبجە بدرێت. بەشێکی زۆر لە بەڵگەنامە و دۆکیۆمنتەکانی ئێمە بە هۆکاری جیاواز لە ڕابردووە لە ناوچوون یەکێک لەوانە مەسەلەی ئەو هەموو با بڵین کارەسات و تراژیدیایە کە بەسەرم جوگرافیا هاتووە ئەگەر کەسێک باحیسێک دیراسەیەکی ورد بکات لە مەجای فەرهەنگی و لە مەجای ڕۆشنبیریە بزانێ یا لە مەجای مەخطوطات و بەڵگەنامە و دۆکیۆمنتە ئەزانێ ئێمە چ کەرەسە و ماتریاڵێکی گەورەمان لە دەستووە ئێمە من هەر بە نمونە بیێنمەوە حلمی ساڵی 84 باسیەوە کە یەک دنیا بەڵگەنامە و دۆکیۆمنت و دەستنووسی ماڵی بەگزاکانی جافی لابووە جگەلەوەیشی کە خۆی هەبووی دیوانی شعریە بووە بەشی هەرە زۆری لە کارەساتێکی میابارانی هەڵەبجە تیاچوە لەگەڵ دەیان و سەدان بەڵگەنامە و دۆکیۆمنتی کە لە کارەساتێکی میابارانی هەڵەبجە تیاچوون. گەرچی پرۆژەکە لە سەرەتای کارەکانیەتی بەڵام بۆردی جێبەجێکردن دەڵێن پێویستیان بە هاوکاری گشت تا کێگەیە بۆ دۆکۆمنتکردنی مێژووی هەڵەبجە و تا ئێستا توانراوە 2 بۆ 3000 وێنەی مێژووی کۆبکەنەوە. پرۆژەکە وێنە و بەڵگەنامەی زارەکی و کتێب و چی دەربارەی هەڵەبجە کرابێت لە پێشووتردا بەدەستی دەخەن و ئەرشیفی یەکەن. پرۆژەکە 4 بۆ 5 ساڵ بەردەوام دەبێت و دواتریش لە وێبسایتێکی ئەلکترۆنیدا هەڵدەگیرێن و هەمووان دەتوانن سوودی لێوەربگرن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.